دخواست ما أوا حكمت جهد باش بريك بخط بو قطابيت ما بو تلفت كاري بونا بريك بخطن دو ام همي يعني ما قطابي هم خلاص كرن جهد باش بلد بلند إن شاء الله. خودی پیام من نفروکه از گلگی کیف خوشم گو پاری کاری و مالا خوب همی کس از گشت مفروجه و بیمه خدا نخوش شاده و همی ویدارین الحکمت هاری کاری ما بکن بو در فدت کاری زده کن بو گنجا و در چو همیا. ام حسد کن که هر اف کیفانو که ام تدا لانت پیوندی دار که بشن پتر هیوی و آرمانجن افوان قطابیان اف رو که گشتر بکنش بر که خواندنه که مخواندی بیدوی اف پسپوری و اف شارزایی و مهی ام ببن بار پراکتیکی دا بار کاری دا مفاش سربورو و اف پسپوری ما بیتایدن لو داخواز و ما اوه که لانت پیوندی دار پتر در فتن کاری بو افوان در چواب رخص طبعا هرچی بۆ زانخۆ بکرێ هەرچی دەتوانێت ئێمە هەبێ درێغی ناکەینەوە ئەگەر هەچ گەورەترین شتیش پێنیشتە نەمانتوانێت بچووکترین قەرزی خەڵکی ئەم دەڤەرە سەربەرزە بدەینەوە و وەکو وەزارەتی خوێندنی باڵا پێشوازی لە داواکارێکی یەکەم و داواکارم کە پرۆپۆزەڵێکی زانستی جددی لەلایەن سەرمایەدارانی نیشتیمانی بەڕێزی خۆمانەوە بنوێنێ بۆ وەزارەت ئێمە بۆ پەڕێتوانای خۆمانەوە هاوکار دەبین وەکو وتم ئەگەر بتوانین قەرزێکی بچووکی خۆمان لە بەرامبەر خەڵکی بەڕێزی ئەم دەڤەرە بدەینەوە.